Hey, what's up guys? Welcome to Learn&Explore. من ڕاستیم خۆشحالم کە گەڕامەڵاتان ڤیدیۆیەکی نەدا. ئەم ڤیدیۆ بەشێکی ترە لە زنجیرەی وەک ئەمریکی قسە بکە و باس لە چۆنەتی خوێندنەوەی تی ئەکەین. ئەمە کێشەیەکی زۆر گەورەی بۆ دروستکردین هەجارێ بە نەوعێکی خوێندرێتەوە سەی لەم عالەمە تێکداوە. نازانم ئەم تیە بۆ بەکارێن بۆ هەر ئەو پیتە بەکار نایەنن کە پێی خوێندرێتەوە. با دەستکەین بە ڤیدیۆکە و بابزانین بە چەند شێوازە خوێندرێتەوە و لەم ڤیدیۆدا باسی زۆربەی ئەو شێوازانە ئەکەین کە ئەخوێندرێتەوە. Let's do this. یەکەم دانیان تی وەکو دی ئەخوێندرێتەوە. ئەمە یەکێکە لە باوترین خوێندنەوەکانی تی کە لە چ کاتێکایە لە دوو کاتە تی بەدی ئەخوێندرێتەوە. کاتی یەکەمیان ئەگەر تیەکە بکەوێتە بینی دوو ڤاوڵەوە. ئەگەر تیەکە بکەوێتە بینی دوو ڤاوڵەوە بەدی ئەخوێندرێتەوە. وەکو چی؟ وەکو بۆ نمونە water, 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 better, better, computer, computer, later, later, heater, heater, automatic, automatic. لەم کاتانەیە تی بەدی ئەخوێندرێتەوە. چەند کەسێک لە ئینستاگرام نامیان بۆ نردبووم کە ئەیانوێت water ئەو تیە بەدی ناخوێندرێت و بەڵکو بە ئار ڕەخوێندرێت واتە ئەبێ بە water. بەڵام ئەو شێوەیە زۆر هەڵەیە ئەم تیە بە ئار ناخوێندرێت و بەڵکو بەدی ئەخوێندرێتەوە. بەڵام دیەکە هەنێک کات زۆر خێرایە بۆیە وا هەستەکەی کە ئارڕە بەڵام ئار نییە دیە water. ئۆکەی کاتێکی تر کە تی بەدی ئەخوێنرێتەوە ئەویش ئەوەیە کە تیەکە بکەوێتە بینی ڤاوڵێک و ئێڵ یان ئاڕۆ. بۆ نمونە ئەڵێن settle, settle, battle, battle یان bottle, bottle, 40, 40, 30. واتە تی لە دوو کاتی سەرەکیە بە دی ئەخوێنرێتەوە کە باسمان کرد. اینجا دووەم شێوازی خوێندنەوەی تی پێوترێت سایلنتی کە تیەکە ناخوێندرێتەوە. ئەویش لە چ کاتێکە؟ لە کاتێکا کە تیەکە لە پێشیەوە ئێن هاتبێت. واتە ئەگەر لە پێش تیەکەوە ئێن هاتبێت تیەکە ناخوێندرێتەوە. بۆ نمونە ئینتەرنێت، ئینتەرنێت. ئەمە ئەنتەرنێت نییە و ئینتەرنێتیش نییە بەڵکو ئینتەرنێت. وشەیەکی تر ئینتەرویو یان ئینتەرناشنەڵ، ئینتەرناشنەڵ. wanted, wanted یان 20, 20. لێرەشا تیەکە ناخوێندرێتەوە. یەکێکی تر لە شێوازەکانی خوێندنەوەی تی زۆر زۆر بەکەمی هەستی پێیەکی وازانی هەر هیچ شتێک نییە بەڵام تیەک هەیە و ئەم تیە ناخوێندرێتەوە. بۆ نمونەوەکو fat, fat یان rat, rat یان pot, pot. لێرە لە کۆتایی وشەکەیە تیەک هەیە بەڵام ئەم تیە ناخوێندرێتەوە و ئەمەش پێوترێت stop تی کە مەبەستەوەیەکە کاتێک کە تیەکە لە کۆتایی وشەکەیە بوو ناخوێندرێتەوە وەکو ئەم وشانەی کە باسمان کرد. یەکێکی تر لە شێوازەکانی خوێندنەوەی تی true تی. ئەمە true تی مەبەستەوەیە کە تیەکە وەکو خۆی بخوێندرێتەوە. ئەمە ئەو کاتەیەکە تیەکە لە سەرەتای وشەکەیە بێت وەکو take, take, to, talk, tell. لەم کاتانەیە لەخوا بەزیاوێ لەم کاتانەیە بە تیەکە خۆی خوێندرێتەوە و کێشەمان نییە. یەکێکی تر لە شێوازەکانی خوێندنەوەی تی ئەوەیە کە وەکو چ بخوێندرێتەوە. لە چەند کاتێکە تی وەکو چ ئەخوێندرێتەوە. بۆ نمونە ئەگەر لە دوای تیەکەوە ئار هاتبێت ئەم تیە بە چ ئەخوێندرێتەوە وەکو train, train, transfer, transport, true, tree, contract, contrast. ئەمە ئەکرێت تیەکە لە سەرەتای وشەکەیە بێت یان لە ناوەڕاستی وشەکەیە ئەکرێت ئەم تیە بە چی بخوێنرێتەوە وەکو ئەم وشانەی کە باسمان کرد. ئەگەر TURE هات ئەم تیە لێرەیە بە چ ئەخوێنرێتەوە وەکو texture, picture, adventure, signature. ئەمانە بە چ ئەخوێنرێتەوە. لە کاتێکی ترا تی بە چ ئەخوێنرێتەوە ئەویش ئەگەر TURAL هاتبوو بۆ نمونە natural, natural, cultural, cultural. لەم کاتەشا بە چ ئەخوێنرێتەوە ئەگەر TUAL هاتبێت هەروەها بە چ ئەخوێنرێتەوە وەکو spiritual, virtual, actual. لەم کاتانەیە بە چ ئەخوێنرێتەوە ئەگەر TUALLY هاتبێت بە هەمان شێوە بە چ ئەخوێنرێتەوە وەکو actually, eventually. و ئەگەر لە حاڵەتێکی تریشە تی بە چ ئەخوێنرێتەوە ئەویش ئەگەر لە دوایەوە U هاتبێت وەکو statue, century, situation, fortune. ئەمانە هەمووی بە چ ئەخوێنرێنەوە. جەماعەت پێویست ناکەمانەوە وەکو یاسا لەبەری بکەن هەر بە گوێگرتنی ئینگلیزی ئۆتۆماتیکلی خۆتان فێرە بن.
بە هیوام کە ئەم مەسەلەی تیە بە تەواوی کۆتایی هاتبێت و تەواو تێگەشت بن. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو لایک بکەن و بۆ هاوڕێکانتانی بنێرن و ئەگەر بەدڵتانە یەک دیسلایک بکەن و پێم وەجۆمتان ڤیدیۆکانی داهاتوو باشتر بکەم. تاوەکو ڤیدیۆ داهاتوو خواتان لەگەڵ.